فیلمەکەم بە جوان بینی و ئەیشتوانێت لەمە جوانتر بێ. دکتۆر جەنابێ بەشداری و کردووە لەگەڵ ئەم ستافی ئەم فیلمەیە، ئاماژ لەم فیلمە چی بوو؟ ڕاستیەکەی فیلمەکە سێ جیل ئینسان نیشانەدا کە هەر کامێک نوێنەری جۆرێ فکر و جۆرێک لە جیهانێکە تایە ئاژی، بە تایبەت لەم سەردەمی خێرایی تکنۆلۆژیا و خێرایی AI و ئەوانە کە جیهان زوو ئەگۆڕێت. گەرەکێکی بێژە هەرکێ لە ڕوانگەی خۆی و جیهان چۆنە بینی و ئەگەر ئەم جیهانە ڕوانگەکانی هەمووتیا تێکەڵاو بێت تەوازنێکی جوانتریە، تەعاملێکی ئاسانتریە و خێزانەکان تەباترەکە. دکتۆر تۆ چی کرد لێرە بۆ ئەمان؟ ئەو جیاوازیت چی بوو کە ڕۆڵی جەنابێ لەم فیلمەیە؟ وەڵاهی من وەکو دۆست و بەرادەر لە ڕێگەی دۆستان و سناریۆکەیان بۆ ناردم، هەر ئاگام لە فیلمەکە نەبوو کە سناریۆکەیان نارد خوێندمەوە زۆر بەلامەوە گرنگ بوو ئەم فیلمە. لە سەفەری چابووم کە هاتمە فیلمەکە دەستی چی پێکرد بوو، 2 ڕۆژم یەکسەر دانا تا سناریۆکەم خوێندە و 30-40 دانێتی بینیم بۆ دروست بوو، بۆیانم ئامادە کرد و بردم نیشانم دانڕوانیم کوتێکی هەرڕێی نەماوە جێبەجێ بکرێ، بەڵام کوتێکیمانتوانی جێبەجێ بکەین و فیلمەکەم بە جوان بینی و ئەیشتوانێت لەمە جوانتر بێ. هیوادارم لە ئەڵقەی داهاتوویە زۆر لەمە جوانتر بێ، بەڵام هەر بەم شێوەیە چە بە شتێکی زۆر باشێزە. دکتۆر مناڵ تا چەندێک گرنگە پەروەردەیەکی دروست کرێ و هەڵسو کەوتێکی دروستی لەگەڵا بکرێ. ئیتر ئینسان هەرکێ بێت هەرچی بێت یاساوایە بەر لە مناڵەکانی دوای تێت و هەرچی کردەوە هەرچی هەبووە بێبی دابەوان نابێ بیدەی بە کەسێک لە خۆ باشتر نەبێت، لانیکەم وەکو خۆت بێت. بۆیە ئەگەر پەروەردە نەکەی دڵنییا بە لە خۆی خراپتر دەرەچوات و ئەگەر پەروەردە بکەی لە خۆ باشترە بێت و کەسی لە تۆ باشتر سروەت و سامانێکی بەدەستەوەی بۆ دەست پێکردنی ژیان زۆر باشترە. بۆیە بە دڵنیایی و ئێمە چرایەکی ڕۆشنمان بۆ داهاتوو گەرەکە بێ پەروەردە لەمەوا هەیە خراپتر یەک. ئەگەر بە زۆر بە کورتی پێناسەیەکی مناڵم بۆ بکەی چیە لەری تۆ؟ مناڵ کەسێکە خێرا و سەریع و بە تەواوی هەستۆ ئەوێ فێر بێ و جێبەجێ بکە. ئەگەر نەیکەی شتێکی تر فێرەوە جێبەجێ کاترسم بە دڵی تۆ نەیە. بۆیە مناڵ فێرخوازێکی جێبەجێکار.